لە هەفتەی پێشوایەکێک لە هاوڵەکان مەقسە باسکردم و لەسەر نوێترین بەرهەمی کاکە میران محەممەد کە تۆمارکردنی یەکێک لە گۆرانی نوێیەکانێتی وا بڕیارە لە ئایندێکی نزیکا کاری وێنەگرتنی بۆ بکەن و وا بڵاوی بکەنەوە بەر لەوەی کە بە شێوازی ڤیدیۆکلیپ بڵاو کرێتەوە لە ستودیۆی کورسان مەغەزی قسە باسەکەن لەسەر بەرهەمە نوێیەکەی کاکە میران محەممەد بەخێربی سپاس بۆ ئامادە بوون. بەخێربی سەرچاو. بەرهەمەکەت ینی لە کێک و دەستان پێ کردووە ماوەیەکی زۆرە خەریکینیان؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لە یەکم بۆ میوانداریە سڵاوی تایبەتمێ بۆ بینەرانی کورسات مەگەزین. ئەم بەرهەمەم ئەکاتە دووەم بەرهەمی من کە نزیکی مانگێکە خەریکی کاری موسیقین بووی بە ناوی ژیانی منەوەی و کاک ڕێباز قاسم هیچی دابشتنی مۆسیقای بۆ کردەوە تێکستەکەی و میلۆدیەکەشی خۆم دامناوە. بە خۆشحاڵیەوە برای ئەزیزم کاک نەژات تۆفیق بەشێکی کاری سپۆنسەری ڕیکۆردی گۆرانێکی بۆ کرد. باشە کاک میران تێکستی گۆرانیەکە بڵین چەندێکە نووسی و تا ژیانی من ینی بەشێکە لە باسکردنی ژیانی خۆت یا خۆت بۆ گشتی ژیانی من وەک باسم کردم بەرهەمە دەبێتە دووەم بەرهەمی من. هۆکاری سەرەکی ئەوە ینی هەم لەبەرەوەی ئەم یەکەم بەرهەمەکە میلۆدیەکەی خۆمە و تێکستەکەشی خۆمە هۆکاری سەرەکیشی پێوەستە تێکستە شاعرەکەی پێویستە بە ژیانی خۆمەوە ئەوە بە باشزانیم بەرهەمە ناوبینم ژیانی من. زۆر باشە. ستایڵی گۆرانێکە چییە؟ هەروکوانی پێشترکە کردویان؟ مقام حیجازەوە ئیشێکی سەردەمیانەیە تقریبا. باشە. توانی گۆرانیەکمان پێشکەش بکەیت تازە مایکەکەمان بۆ داناوی تازە مایکەتان داناوە. گۆرانیار هونەرمەندێک بیان تایبەت ئەگەر کەمێک لە ژیانی منمان پێشکەشکەی خراپ نییە دایش گۆرانیمان پێشکەشی فەرموو. لێم گەڕێم با لەم ژیانە بێچارەیە دوور بڕۆم لێم گەڕێ با خەمی دڵێم لە بیرکەم و دوور بڕۆم خەیاڵدەم بات بۆ ئەو کوتانەی لەگەڵ تۆدام گوزەرمان کرد ناهێڵێت ساتێک بسرەوەم هەر تۆم بەبیر دێنێتەوە هەر تۆم بەبیر دێنێتەوە. دەنگیان خۆش بێ. ئەمە سیڤان چەند کاریگەری هەیە لەسەر لە گۆرانی وتنە؟ وەڵاهی سیڤان حتما من نەوەک خزمەتی وەکو ئەوەی کەانی بڵم کەسێکە لە برا زیاترە بۆ من. دەستم کرد شێوازی دەست و ئاتوانم بڵم هەموو شتێکی کاریگەری هەیەەوە. سپاس یەکەم کە هەمیشە لەگەڵمایە بوو هەموو بەرهەمەکانم ینی من گوێ لە تێبینەکانی ئەوەگرم بۆی شەکان ڕاستی لاانش ئەرەوە هۆکار بێ کە ڕنگدانەوەی زیاتر بەس. تۆیش تێبینیەک نایە بە سیڤان؟ وەڵاهی تێبینی حتمما بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو لانی هونەرەکەی باشترە ینی ئەو دەمێکە لە ناو هونەرە ئەزمونێکی زیاتری هەیەەوە خۆش یار ئەو بەشەی تاو کردووە بۆیە زیاتر ینی منکم مامۆساگەتوانم بۆ ببین. زۆر باشە. لە بابەتی میوزیک و ئەوانەیە چەند شارەزاییانی ڕاستی بزانی؟ وەکوتم خۆی بۆ هونەرمەند زۆر باشترین شت ئەوەیە کە لە موسیقا شارەزایی باشی هەبێن و تایبەت یعنی من بۆ نمونەکە دەستم کردە بە گۆرانی وتن سەرورە بۆ ئەوەی کە دەست پێ بکەم بە ئەوەی کە فێریالەتێکی مۆسیقی بم. بەڵام بەداخەوە بەهۆی مەشغوڵەتی خوێندن و ئیش و کار نەمتوانیەوە ینی ئەو بکەم یەک ساڵی خوێندن ماوەتەوام دوایەوە ئینشەڵا بەرنامەیەکی باشی بدانم. باشە کاک میران باسێک لە بڵین تەمرینی دەنگ بکەین ڕاهێنانی دەنگ ئەوە تا چەند گرنگە بۆ مانەوەی هونەرمەند و تەنان دوای لە دەستپێکی کاری هونەری ئەویشەوە ڕاهێنانی دەنگ کەسەکە هونەری ویدیان نابوون منێسم لە مۆسیقا بەڵێم شارەزایەکی تاوم نییە بەڵام خۆشحاڵم ینی دوو برای باشم هەیە کاردووکیان عاسفێکی بتوانن کاک سەفین و کاک گۆران هەریەکیان عاسف حود و عاسف کەمانن ئەتوانم بڵێمەوان لە ماڵەوە زۆر هاوکار من بۆ تەمرینی دەنگ
چونکە پێویستە ینی بۆ باشتربوونی دەنگت بۆی بتوانانی بەباشی ئەدای گۆرانی بکەیت حەقی تاو بە گۆرانێکە بێت زیاتر ڕاهێنان لەگەڵ گۆرانی فۆلکلۆرەکانە زیاتر لەگەڵ فۆلکلۆرەکان باڵێ لەگەڵ فۆلکلۆرەکان زیاتر لەگەڵ ئەوانەیە کە پێش خۆمان زیاتر لەگەڵ محەممەد ئیمام لێ حەسەن زیرە عەدنان کەریم ئەم هونەرمەندانە زیاتر لە سەر دەنگی ئەوان بەتایبەت مامۆستا عەدنان کەریم کە یەکێکە لەوانەی کە وەکو مامۆستای وەکو مەدرسەیەک وایە بۆ هەمووی هونەرمەندان ئەگە گۆرانیی مامۆستا عەدنان مامۆ بڵێ مامۆستا عەدنان چاو بەش یەکێک لە گۆرانیەکانی حەبیبە کە یەکێک لە گۆرانیەکانێکە لە 2018 بەرهەمێنە حەبیبە دڵگەلێک بیمارە بێت و لەبار دوورید لە ڕۆح بێزارە بێت و حەبیبە دڵگەلێک بیمارە بێت و لەبار دوورید لە ڕۆح بێزارە بێت و فەرامۆشی نیابم خەڵکە ئێستێ لەلای نەخشێشی ڕووی دیوارە بێت و فەرامۆشی نیابم خەڵکە ئێستێ لەلای نەخشێشی ڕووی دیوارە بێت و دەنگە هەر خۆش بێ کە کاتێک ئاوازێکدانی بۆ گۆرانێکی خۆ چەند جارێڵیتەوە لە ستۆدیۆ بەیەک جارێڵی لە ستۆدیۆ ئەڵبەتە هەنێک هاتیشکەلا دروستە بە ناتوانیت بە یەک جار بێڵیت من خۆم ئەم جارە ینی تقریبا بە 2 جار ڕیکۆردمان کرد جارێکم کە چووم هەستم کرد باش نایڵم ئەو گۆرانیە تۆ گۆرانی کاڵێ پێویستە تاو لە گۆرانەکە ڕازی بیت ئەنج بێڵیت وڵاو بێتوانێت چونکە من بەرەمە تەنابوو کاتە نییە کە توێڵێت بۆ کاتێکی زۆرە منێتوانێت بۆیە پێویستە ینی تا بە تەواوەتی دڵنیای بێت حەقی تاوەدەی بە گۆرانیەکە ئەو کاتە لە چی دوو دڵەبی لە دەنگت یان لە هەستت لە ئاستی خۆت ئەلبەتە تۆ کاری مۆسیقیەکەیەکی تاو بووە ئەنجا تۆ بڕیارە دیکە گۆرانێکە بڵیت ئەو کاتە ینی سام بۆ خۆم لە ئاستی دەنگی خۆم دڵنیانە بووم و کات بۆیە ئەمە باشزانی دووبارە ڕیکۆردم کردەوە باشە کاک میران بۆ پێی کە باسی ستۆدیۆ کرا تۆکو گەنجێک کە تازە دەستکەی بە گۆرانی وتن تا چەند لەگەڵ بۆ نمونە دەستکاریکردنی دەنگ و ئامێرانی کە ئێستا هەیە و ئەمانە تا چەند گرنگن بۆ هونەری سەردەمی ئێستا تۆ خۆتۆکو گەنجێک بە گرنگی ێزانی یا خۆ دەگەر کەسێک خۆی دەنگی باش نەبێ قەدەو ئامێرانە ناتوانێت دەنگی بۆ باش کاتە گۆرانی تەکنۆلۆژیا کە پێشکەوێت هەموو کاتێک باشە بەڵام بەداخەوە ئێستا ئەیبینیت هەنێک گۆرانی بێژ ینی جورئەتی ئەوەی نییە بێتە بەرنمەیەکی وەک ئێستاوەکە لایڤە جورئەتی وینە لە بەرچینیەتی لەبەرەوەی کە ئەو بەرهەمانی کە ڕیکۆردی کردوە سەیرەکەیت دەستکاری دەنگ کراوە ناتوانێت لایڤ چەند بەرهەمێک پێشکەشکە بۆیە جورئەتی وی نییە ینی ئەم شتە بەداخەوە ئەوە خراپە کە تۆ خۆ توانای دەنگت نەبێ بەڕاستی غەترەکەیت کە گۆرانی بڵیت کەی بەنیازن کاری کلیپ و بەرهەمێنانی ڤیدیۆ کلیپەکەی بۆ بکەن وەڵاهی لە ڕاستیە ئەمە چەند ڕۆژێکی شەکەمان بە تەواوی تاو کردووە ڕیکۆردەکە ئیشەڵا بەم نزیکانە دەست پێکەین بەکاری ڤیدیۆ کلیپەکەی زۆر باشە دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت میران محەممەد گۆرانی بێژ سپاس بۆ تۆ زۆر بەخێر بێی